یاسین تو بەتەماشی هینانی ئەمان هەی سەلامت لە پاش ڕەحمەتی ئەم کولەتان ژنەچکە بینەوە. یاسین هەموو کەس مار و منداری خۆی خۆش دەوێت وای بە تشک ئەگە خوا بردیەوە ئەوە تەواو ئەمن هەست دەکەم ئەتو تشک لە دژیایە با قورعان بڕوا بکە هیچم لە دەردانیە بە تەماشنی مەزارش کە ژنی بینم. یعنی بەڕاستە تو بەرێ ئەدو کو مندارەکان لە بۆ منیان بەعس کرد کورە بابا تۆ بەڕاستیدا کورەوانە نازانن بەس بێنە چێوانە متابعی من بکەن. ئەوانە کو متابعەت ناکەن هەموو ڕۆژێ دەچێ مارش لە بەچی دەچی ئەو دیار تشک لە مسەریدا هەیە. شەها ڕاست قڕوان پێم بڵێ تۆ چ دەوێ ماری چ مندارەکان بەیان گوتیە چیان گوتیە چ چیان گوتی بە خۆی باش دەزانی هەیبە لە بۆ تەمەنی تۆ ئەکو دەبیتر شەها تۆ چ دەوێ ئەم دەچۆ چ مارەچی ئەو مارە چییە؟ وەڵا بە خۆت دەزانی بە مندارەکان وێ بزان تۆ چێ ماری چێ هەستا هەستا لە مالی من بڕۆ دەرێ هەستا زارش کە شەرمت بەخۆی بەرامبەر بە برا گەورەت ئەوسانە بکەی هەستا بڕۆ دەرێ. نایمە مارت بەس با پێشت برێ پیا بە ژنێ بینە. والله يا متسيلي خۆ پێ ناگیرێت تەلەفۆنێک لەمام بکە. هەمامە چ بوو چت کرد؟ وەڵا کوڕم چم کرد ئەوی لێی دەترسان ڕوویدا لۆ بەڕاستی دەرێەوە؟ وای بابە ژنی هینایە ئەخە تو کو دەزانی؟ وردە وردە قسەم لەگەری کرد ئاخیری پێوە دیار بوو ژنی هینایە ئەڵئین بەو فینگە بینە بەردە دەوێت لە خۆی بادە دەرێت سەر کار کوڕم ئەگەر ئەتو پیاوی ئەو ژنێ پێ بە تەلاقدان بدەیت کورەوە بەڕاستەوە کورەگا من نمابم کورە بە قورعان لێ ناگەڕێم ژنێ بینیت. بە قورعان مامە دەبی بەسەر جەنازەی مندا بڕۆ پیاوە ژنی بینی. وەڵای کوڕم ئەوە شەریشی لەوە سەرۆت و سامانەکەتان دروست کرد ئەگەر نەیگەنێ سەرۆت و سامانەکەشتان لە دەست دەچی. تا لۆم لێ لێگەڕێ داوجا من ئیشی دەبینم وەڵارە ئەوە مابوو ژنێ بینیتن. هەموو خواحافیز یاسین وەڵڵاه لەسەر نەچی. دەزانی کاکە بابم زۆر بێسپەتە داکمی چەند خۆت دەویست ئێستا بە تەمایەش نەبینی وەڵڵاهی پێیوە بێسپەتم نەدیتە. لێگەڕێ ئەم بەخۆم عیلاج دەکەم. کاکە بۆ نەوە عیلاج ناکرێتن ئەو ڕۆکەبی یان سبەینەکە بڕۆ ئەو مارێ بزانە چێنە و چیان لەمە دەوێ عیلاجە چێ بکە. لێگەڕێ ئەوە خەمێ من ناتێ لوت کۆم پیاس بگای ئەم بەدوودا دەچم دەبی تێ بگەم ئەو کابرای بەتەمای چیە.